بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەکان سڵاوتان لێ بێت دوای ئەوەی خولێکی تۆپی پێ بۆ ماوەی مانگونیوێک لە شاری هەولێر کرایەوە لە نێوان 42 تیپی میلی شاری هەولێر. ئەمڕۆ خولەکە کۆتایی هات، یاریەکە لە نێوان یانەی هەندرێن و یانەی شاهانە ئەنجام درا کە هەردوو تیپەکە گەیشت بوونە یاری کۆتایی. لە ئەنجامدا یانەی هەندرێن توانی سەرکەوتن بەدەست بهێنێت و یاریەکە بباتەوە. هاوکات خەرجی کۆی ئەم خولا لەلایەن دکتۆر سەفین یاسین سەرۆکی یانەی وەرزشی هەولێر دابین کرابوو. من بۆ ئەم مەبەستا دەمەوێت گفتوگۆ لەگەڵ کاکێرش بکەم. کاکێرش سڵاوت دەبێت ئێوە وەکو ئاگدار لە بەڕێوەچوونی ئەم خولە پێم بڵێ کەی خولەکە کرایەوە چۆن کرایەوە و چێ سەر پاڵپشتی ئێوەی دەکرد لە ڕووی مادی. بەناوی گەورە و میرەبان ئێمە وەکو یەکێتی قوتابیان و لاوانی دموکراتی کوردستان لە قەڵاتی هەولێر هەستین بەکردنەوەی خولێک کە بۆ چلتی هەولێر و دەوروبەری بە سپۆنسەری پارێزەر دکتۆر سەفین یاسین کە کاندیدی ژمارە 17 لەسەر لیستی پارتی دموکراتی کوردستان کە بە ژمارە 275 ئەم خولا بۆ چلتی کرابەوە کە لە سنووری هەولێر و دەوروبەری بوون لە ئەنجام هەردوو تیپی لاوانی شانە و تیپی لاوان هەندرێن گەیشتنە یاری کۆتایی لە ئەنجام تیپی لاوانی هەندرێن بۆ پاڵەوانی خولەکە. هەوڵەکانی دکتۆر سەفین یاسین بۆ وەرزشی هەولێر چۆن دەبێت؟ دکتۆر سەفین یاسین شۆڕشەشی بەرپاکردیە لە بۆ گەنج و لاوانی هەولێر و سەرجەم شارەکانی کە بۆ بەرەو پێشچوونی بواری وەرزش. سپاس. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە گوێبیستی بوون گوتەی سەرپەرشتیارانی بەڕێوەچوونی خولەکە بووە ئەو دیمەنانی کە لە پشتەوەی منیشەوە دەیبینن دیمەنی دابشکردنی خەڵاتە بەسەر یاریزانەکان بە ژێرەی زانیاریەکان تەواوی ئەو خەڵاتانە و خەرجی کۆی یانەکان هەر 42 تیپە میلیەکە لەلایەن دکتۆر سەفین یاسین سەرۆکی یانەی وەرزشی هەولێرەوە دابین کراوە. من کەمێک لەمەوبەر گفتوگۆم لەگەڵ دکتۆر سەفین یاسین کردە و بە پایتەخت میدیای ڕاگەیان ئامانجی لاکردنەوەی ئەم خولانە ئەوەیە کە لە نێو تیپە میلیەکان یاریزانی بەهێز و باش بدۆزنەوە بۆ ئەوەی لە داهاتوو بیان هێنە ڕێزی یانەی وەرزشی هەولێر، یانەی قەڵاو منارە، یانەی ئیمپراتۆری دایک.